خۆپیشاندانەکان دژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی وڵاتەکەدا بەردەوامن. خۆپیشاندەران بەربارانی کاربەدەستانی ئاسایشی دەکەن و دروشمی بڕوخێ دیکتاتۆر دەڵێنەوە. پێدەچێت ئەم خۆپیشاندانانە گەورەترین بن لە وەتای ساڵی 2009 واتە ئەو ناڕزاییانەی پاش هەڵبژاردنە مشت و مڕ لە سەرەکەی سەرۆکایەتی ئێران هاتنە ئارا. لە ڕۆژی پێنجشەمەوە تا ئێستا بە هەزاران کەس ڕژاونەتە سەر شەقامەکان لە ئێراندا. دەستپێکی خۆپیشاندانەکانیش لە شاری مەشهەدەوە بوو کە دووەم گەورەترین شاری ئێرانە و یەکێکیشە لە شوێنە پیرۆزەکانی شیعەئینزاکانی ئێران. میدیای ئێران دانی بەوە داناوە بە پێی فەرمانی کاربەدەستانی ئاسایشی راپۆرتیان لەسەر ئەو خۆپیشاندانانە نەداوە، بەڵام ڕۆژی شەممە میدیاکانی سەر بە دەوڵەتی ئێران تەنها ئەوەندەیان گوتووە ئێرانیەکان مافی خۆپیشاندان و بەرزکردنەوەی دەنگی خۆیان هەیە، بەڵام دەڵێت تەنها لەسەر دۆسێ کۆمەڵایەتیەکان.